چەندین ساڵ وڵاتیان چاویان لەسەر چوونی شاندەکان یێرێمە بۆ بەغدا و گەیشتنا ڕێکەوتن لەسەر کێشاڵ پەسێدراوەکان بە تایبەتیش کێشەی نەوت و موچە. بەڵام تا ئێستا ئاسۆی هیچ ڕێکەوتنێک دیار نییە کە جێگای دڵخۆشی بێت. ئەوە یەبووە تەنیا کەڵەکەکردنی کێشەکان و دواخستنی چارەسەریان بووە. وەگەمیشە پەیام دەچێتە ناو خەڵکو و بۆچوونیان وەردەگرێت. هاوڵاتیان ئومێدیان بەشان دیێرێم نییە و دەڵێن حیزبەکانی ناو حکوومەت لەبەر بەرژەوەندی خۆیان نانەوێت لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک بکەون. لە کاتێکدا ڕۆژ لە دوای ڕۆژیانی خەڵک خراپتر دەبێت و لە ماوەی ڕابردوودا دەیان و سەدان ڕووداوی تراژیدی بۆ هێژاری و بێموچەیەوە ڕوویان داوە و بەردەوامیشن. ڕێکەون باشە لەگەڵ بەغا، چاکتر وایە لەگەڵ بەغا ڕێکەون، ئێنا هیچ تر دانا بەس شێت ڕێکەوتنەکە ئەوەیە یەکێ بەدڵێتی وێکێ بەدڵی نییە، خۆی ئەبێت لەبەر خاتری میلەت ڕێکەون. بە زەمان هەیانە خاتری میلەتی ناوێ حیزبەکانی سێ حیزبی سەرەکیمان هەیە ئێمە هەرێکیان قسەیەکیان هەیە. حکوومەتی نەما بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان و جگە گیرفان پڕکردن نەوێت لە وڵاتە بۆ گیرفان پڕکردنی خۆیانەوە بۆ توجارەت و کار و کاسبیانە هیچ پەیوەندیەکی بە کوردۆ نییە، شتێ نەما بە ناوی کوردستانەوە ئیلا بە ناویەوە تاقی بەیانی ئەمە ڕۆ تاقی ئێوارە ئەوە ڕۆ ئەم حیزبەڕۆ و حیزبەڕۆ بۆ گیرفان پڕکردن هاوڵاتیش خۆی باجەکەیەدا. هاوڵاتیەک بە دەروونێکی شێوا و ناخێکی غەمگینەوە دەڵێت خراپی بارودۆخ و ژیانی خەڵک گەیشتووەتە لووتکە و هاوڵاتی هەیە پارەی شیر و دایبی منداڵەکەی لە گیرفاندا نییە. ئەمان ئەیانەوێت چ کات نەوت بەرز بێ ئینسیحاب بکەن لە بەغا، چ کات نەوت نزم بووە و باڵانسی ئەمان دابەزی هەمتر تەنەزولکەنەوە بۆ بەغا دێ بەغاژەوەی پێ قوبوڵ نییە. فەرمووە وەزعی بازاڕەکەیە لەم سەر هەتا باقە کۆنەکە تێکەوە لامایە 100,000 کۆ ناکەیتەوە، کەس پارەی پێ نییە. قەسەم بەخوا خەڵک هەیە پارەی پارچەیە دایبی پارەی قوتوویە شیری پێ نییە بۆ مناڵەکەی. پێم خۆشە شاندی هەرێمی کوردستان حیزبەکان ڕێکەون لە بەرژەوەندی هاوڵاتیان چونکە وەزعیان باش نییە و حاڵیان باش نییە و کار و کەسابەت و مەعیشەتیان نەماوە. ئەگەر ئەم بارودۆخە بەم شێوە بڕوا پێم وایە حاڵی خەڵک خراپترە بێت. حکوومەتی هەرێمی کوردستان بە بیانووی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆناوە تا ئێستا یەک موچەی ئەم ساڵی دابەش کردووە لە کاتێکدا نیوەی ساڵەکە تێپەڕیوە کەچی بەرپرسانی حکوومەت بێ گوێدانەژیان و گوزەرانی خەڵک دوای چەند مانگ دابەش نەکردنی موچە ئێستا بڕیاری کەمکردنەوەیشیان داوە. ئەوەش ناڕەزایەتی توندی موچەخۆرانی لێکەوتوێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.